بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النحل قيشتنا آتي هشتا كخواي قورا لو آتانشتا كومالي ديك لنازو نعمتكاني خوي ولا بلغو نشانكاني دا صلاة خوي من بو باز دكات تا للرقاي باز كردني نعمتكانوا ولا الرقاي باز كردني نشانكان خوي قورا تاكتر بناسين ودواتر تاكتر وباشتر عبداتي بوبكين. لو آتش دا خوا فيمان دا فرميد والله جعل لكم من بيوتكم، والله خوا جعل لكم درستي كردوا بو ايوا من بيوتكم لو مالانيك استهتانا كالدار وبرد وقر قسو سمنتو اوانا دروس كراون سكنا شوين وجيقايك كتيدا بحوينا إسراحتي تدابكن بشوي تدابدن اويك لنعمة كان كهمو كسيك مگر كسيك دقمن وشاز بلسر زويدا خوای گەورە وای کردووە هەموو کەسێک ماڵێکی خۆی هەبێ شوێنێکی خۆی هەبێ هەتا دەعبا و درندەکانیش زۆرینەیان لانە و شوێنێکی تایبەتی خۆیان هەیە کە بۆ ئیسراحەتکردن و پشودان و حەسانەوە دەچنەوە و دەگەڕێنەوە ناوی. وجعل لكم وخوای دروستی کردووە بۆ ئێوە من جلود الأنعام لەپێستی ئاژەڵەکانیش بویوتەن عنی چەندان ماڵ چەندان شوێن تستخفونها كأو مالاني لبيستي آجالكان درستي دكان سوك لاتان سوك يعني آسانة هالقرتني كيشي كما يوم ظعنكم أو روجانك سفر دكانو دسنا دروي مالي خوتان بآساني دتوانن لقل خوتانيان ببن وكوها تاولو رشمالو خيوتو أوانا ويوم إقامتكم وأو روجانشي كالشوينك نشتزيد بن هەڵدانیان ئاسانە پێچانەوەشیان ئاسانە ها خیوەت و ئەو خانوە سەفەریانەشی کە ئێستا هەنا. پاشان نیعمەتێکی دیکە ئەوەیە دەفەرمێت ومن ئەسوافیها وەلە خوری ئاژەڵەکان کە ئەسواف بۆ خوری مەڕ بەکاردێ و ئەوباریها ئەوبار مووی وشتر و ئەشعاریها ئەویش هەرموو بەڵام مووی بزن ئەثاثن ئێوە کەلوپەلی ماڵی لێ دروست دەکەن ومەتاعەن و سوودیشی لێ دەبینن لەو موانە ئیلا حین هەتا ئەو ماوەیەی ئێوە لە دنیادا دەمێننەوە و لە دنیادا دەژێن کە معلومە تەڵەن چاکترین و باشترین نیعمەتێک بۆ ئیسراحەت و حەسانەوە و پشودان ماڵی خۆتە. هەمومان دەزانین ئەگەر بتخەنە کۆشکێکیش ئەگەر مسافر بی ئەگەر ڕێبوار بی ئەگەر ماڵەکەی خۆت نەبێ کەسێکی دیکە بێ ئەگەر کەسی نزیکیشت بێ وەکو شوێنەکەی خۆت و جێگاکەی خۆت ئیسراحەتی تێدا ناکەی و تێیدا ناحەوەیەوە بڕۆ پرسیارکە یا بڕۆ بە دوواداچون بکە بۆ ئەو کەسانی کە لە کەلاوەیەکیدا دەژیان بەڵام دڵی بخوێنەوە و با قسەی دڵت بۆ بکە ئەو کاتێک کە لە کەلاوەکەی خۆیدایە با دڵی خۆی تەماشاکە و سیرکە و بڕۆ بشیخە کۆشکێک بەڵامی خۆی نییە بیخە باڵەخانەیەکی بەرز و بڵین بەڵامی خۆی نییە بزانە لەکوێدا ئیسراحەتی زۆرترە لەکوێدا زۆرتر دەحاوێتەوە. زۆرینەی خەڵکی کە لە ماڵی خۆی دەچێتە دەرێ جاری وایە شوێنی بۆی چووە زۆر لە ماڵی خۆشی خۆشترە و ڕەفاهیەت و گوزەرانی باشتریشی تێدایە بەڵام هەتا نەگاتەوە ماڵی خۆی و جێگای خۆی ئیسراحەت ناکە کە خوای گەورە ماڵەکانی وەکو نیعمەت بەخشیون بە دروستکراوەکانی خۆی. سەیری ئاەتەکەی کەینە والله جعل لكم خوا ئەو ذاتەیە کە دروستی کردووە بۆ ئێوە من بيوتكم لە ماڵەکانی خۆتاندا سەکەن شوێنی حەوانەوە و ئیسراحەتکردن. خوای گەورە وای کردووە، خوای گەورە وای داناوە، خوای گەورە بەخشیویەتی پێتان کە لە ماڵەکانی خۆتاندا ئەو ماڵانەی لە دار و بەرد و قوڕ و چەمەنتۆ و ئەو وەسائلانەی ئێستا هەنە دروست دەکرێن کە تێیدا پشوو بدەن و ئیسراحەتکەن. ئەو پشودان و ئیسراحەتە یەکێکە لە نیعمەتە گەورەکان چونکە دنیا هەمووی مشەقەت و زەحمەت و ماندووبوون ئەگەر ئینسان ماڵێکی نەبێ جێگایەکی نەبێت تێیدا بحەوێتەوە زوو تووشی
وەکدەڵێ هەم دەرونیان دەڕوخێ و هەمیش جەستەیەن زۆر ماندوو دەبێ. ئەوە یەک. پاشان وەجعل لەکم من جلود الأنعام و دروستی کردووە بۆ ئێوە لە پێستی ئاژەڵەکان بيوتن ماڵانێک کە پێستی ئاژەڵی پێداون تا لەو پێستی ئاژەڵانە دروستکەن بۆ خۆتان ماڵانێک کە تەستەخیفونەها کە سووکن ئەو ماڵانەی کە لە پێستی ئاژەڵ دروست دەکرێن یەومە ضعنیکم لەو ڕۆژانەی کە ئێوە سەفەری تێدا دەکەن گەشتی تێدا دەکەن ئاسان دەتوانن لەگەڵ خۆیانیان ببن بە پشتی گوێ درێژ و ئەسپ و ئەوانەش دەگوازرایەوە و یەومە ئیقامەتیکم و لەو ڕۆژانەش کە لە جێگایەک نیشتەجێ دەبن. پاشان خوا دەفەرمێ وەمین ئەصوافیها لە خوری ماڕ و ئەوباریها لە مووی تووکی وشتر و ئەشعاریها لە مووی بزن طبعا ئەصواف ئەوبار ئەشعار هەمووی موویە بەڵام ئەصواف گوتمان مووی مەڕە ئەوبار مووی وشترە ئەشعار مووی بزنە چی لێ دروست دەکەن ئەثاث کەلوپەل کە جاران هەتا ڕاخەر و پێخەف و بەتانی و سەرین و دۆشک و ئەوانش لەوانە دروستکراون وەمەتاعەن و سوود و کەڵکیشی لێ دەبینن لەو شتانە ئیلا حین تا ئەو ماوەیەی کە ئێوە لە دنیادا دەژێن و دەمێننەوە. سەیری قورئانەکان کەن باشتر. والله جعل لكم مما خلق ظلالا خوا ئەو زاتەیە کە دروستی کردووە بۆ ئێوە مما خلق لەو شتانی کە دروستی کردوون ظلال سێبەر. عەرەب کاتی خۆی یەکێک لە گرفتە گەورەکانیان لەبەرەوەی شوێنیان گەرم بووە سێبەر بووە لە وڵاتی ئێمە و لە زۆر شوێنیش ئەگەر سارد بێ گرفتی گەورە بریتە لە ئەوەی وەسائلێکت هەبێت کە خۆی پێگەرمکەوە جا عادەتەن ئەو شتانەی کە لە گەرمای دەتپارێزن هەر هەمان شت دەبنە هۆکاری ئەوەش لە سەرما بتپارێزن. والله جعل لكم خوای گەورە دروستی کردووە بۆ ئێوە مما خلق لەو شتانەی کە خوا هەر خۆی دروستی کردوون ظلال سێبەر. زۆرینەی دروستکراوەکان سێبەریان هەیە یان نیانە خۆشیان هەن سێبەریشیان هەیە شاخ وایە بۆ خۆی هەیە مەخلوقێکە جۆرە کەڵکێکی هەیە سێبەرەکەشی کەڵکێکی دیکەی هەیە درەخت وایە بۆ خۆی قازانجێکی هەیە خودی دارەکە سێبەرەکەشی بە کەڵک دێ خیوەت و ڕەشماڵ وەک دەڵێ سوودی دیکەشی هەیە سێبەریشت بۆ دروست دەکا ماڵ تێشیدا دەنووی و سێبەریشت بۆ دروست دەکا. خوا ئەو زاتەیە کە دروستی کردووە بۆ ئێوە مما خلق لەو شتانێک کە دروستی کردوون ظلال سێبەر وجعل لكم ودرستشي كردوا بو ايوا من الجبال لناو شاخكان اكنانا يعني كومالك اشكوتو كن ك اشكوتكان يا كني شاخكان بزوري شاخكان اشكوت يعني تدا كإنسان هم بو گرماي دتواني سيتا ناوي خوي بپاريزي هميج لكاتي سرمادا دتواني پناي بو بابسي لناوي دا بحوێتەوە گەل لە چۆڵەوانیەک لێت قەومێت و ماڵی لێ نەبن ئینسان پەنای بۆ شوێ دەبا بۆ شاخەکان دەبا کە زۆرینەی شاخەکان کەم وایە شاخەکە هەمووی لوز بێ ئەگەر زۆری نەشی لوز بێ لە نێوانی شاخەکاندا شوێنێکت چەند شوێنێکت دەست دەکەون کە هەم مرۆڤ هەمیش جاندارەکانی دیکە تێیدا بحەوێنەوە و بحەسێنەوە. وجعل لكم ودرستشی کردووە بۆ ئێوە سەرابیل یعنی کۆمەڵێک جلوبەرك کە سەرابیل بە قەمیسی دەگوترێ بە جلی ژێرەوە دەگوترێ ئەوەی کە ئینسان خۆی پێدا دەبۆشێ کە تەقیکم الحەڕە کە ئەو جلوبەرگانە دەتان پارێزن لە گەرما تەبەن دیسان لە سەرماش دەمان پارێزن. وە سەرابیل لێرەش ئەوەی سەرابیل یەکەم مەبەستی جلوبەرگە سەرابیلی دووەم مەبەستی ئەو زرێ و قەڵغانە نەچیان پێ دەڵێن ئەوەی کە لە ئاسن دروست دەکرێن و لە کاتی شەڕدا تەبەن خۆیانیان پێ دەپاراست لە شمشێر و لە تیر و ئەوانە. وە سەرابیلە وە چەند پۆشاکێکی ینی خۆپارێزیش کە تەقیکم دەتان پارێزێ بەئسەکم لە کاتی شەڕ و شۆڕەکانتان. جیاوازن سەرابیلی یەکەم مەبەستی جلوبەرگە سەرابیلی دووهەم مەبەستی ئەو زرێیانە نەکە
کاتی خۆی دروست کراون خەڵک بە سینگیەوە نازان پێیان دەڵێن چێستا درع بە سینگیانەوە دەخست بۆ ئەوەی کاتی شمشێر بازی دەکەن یا تیریان بۆ داهاویشترێ ئاسان نەپێکرێن و ئاسان بریندار نەکرێن کە دیارە ئەویش هەروەکو جلوبەرگی دەچێت بۆیە مرۆڤەکە لە خۆی دەبەستێتەوە بۆیە بەو ناوەی ناندراوە کەذلكە هەر بەم شێوەیە یتیم نیعمەتەه تەواوی دەکا خوای گەورە نیعمەت و چاکەکانی خۆی عەلەیکم بەسەر ئێوە لەعەلەکم بە ئومێدی ئەوەی ئێوە تسلیمون یعنی بۆ فەرمانەکانی ئەو خوایە خۆتان بەدەستەوە دەن فەرمانەکانی ئەو خوایە بەبێ مناقەشەکردن و مجادلەکردن جێبەجێکەن چۆن ئەوانە نیعمەتێکن تەنها و تەنها خوا پێی داوین و لە بەقسێکردن و گوێڕایاڵیکردنیشدا مەفروض وایە ئێمە تەنها گوێڕایاڵی ئەو خوای بین و فەرمانەکانی ئەو خوا جێبەجێکەین سەیری ئاەتەکەی کەنەوە والله جعل لكم خوا ئەو ذاتەیە کە دروستی کردووە بۆتان من ما خلق يعني بەشێک لەوەی کە دروستی کردووە ظلال سێبەر وجعل لكم ودرستشی کردووە بۆتان من الجبال لەناو شاخەکاندا ئەکنانن کۆمەڵێک ئەشکەوت و کون بۆ طبعا خۆ حەوانەوە و ئیسراحەتکردن ئەگەر نەگەیشتیەوە ماڵی خۆت وجعل لكم سرابيل ودرستشی کردووە بۆتان لەو دروستکراوانەی کە لە بەردەستی ئینساندانە سەرابیلە کۆمەڵێک جلوبەرگ و پۆشاک کە تەقیکم ئێوە دەپارێزن ئەو جلوبەرگانە ئەلحەڕە لە گەرما لەوێ گەرما بۆ بۆی باسی گەرمای دەکا ئێمە زۆرتر بەکاریان دێنین بۆ خۆپارێزی لە سەرما کە جلوبەرگ بۆ هەردووشی تەوان بەکەڵکە و سەرابیلە و کۆمەڵێک زرێ و دەرعیشی پێداون و بۆ دروستکردون کە تەقیکم کە ئەو جلوبەرگە سەربازیانە دەتان پارێزن بەئسەکم لە کاتی شەڕ و شۆڕەکانتان کەذلكە بەم شێوەیە یتیم نیعمەتەه تەواوی دەکا خوای گەورە ناز و نیعمەتەکانی خۆی عەلەیکم بەسەر ئێوەدا لەعەلەکم بە ئومێدیەوەی ئێوە تسلیمون بۆ فەرمانەکانی خوای گەورە خۆتان بەدەستەوە دەن بۆ پەرستنی خوای گەورە خۆتان یەکلاکەنەوە بۆ عەبدایەتی خوای گەورە بەتەنها عەبدایەتی بۆ ئەو بکەن و کەسی دیکە نەکەنە شەریکی خوا ئەو جار خوا دەفەرمێ فەئین تەوەلەو ئەگەر خەڵکەکەت قەومەکەت گەلەکەت شوێن کەوتوەکانت پشتیان تێکردی و بەقسەیان نەکردی و لەگەڵ تۆ خۆیان تەسلیم بە ئەمری خوا نەکرد چیان لێ بکە فەئینەما بێگومان تەنها و تەنها عەلەیکە ئەوەی لەسەر تۆ واجبە البەلاغ المبین ڕاگەیاندنی ئاینە پێیان بەڵام چۆن ڕاگەیاندنێک المبین بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بێ پێچ و پەنا بە زمانێکی فەسیح و بەلیغ پێیان بڵێ ئەو کردارانە بکە ئەوە نەتیجەکەی بەهەشتا ئەوەی ئەو کردارە خراپانە بکە نەتیجەکەی جەهەنەمە جا چێ بە قسەت دەکا و چێ بە قسەت ناکات تۆ لە نەتیجەکەی بەرپرس نی فەئین تەوەلەو ئەگەر پشتیان تێکردی و بە قسەیان نەکردی و ئامادەی خۆ بەدەستەوەدان نەبوون فەئینەما عەلەیکە بێگومان ئەوەی لەسەر تۆ واجبە و پێویستە البەلاغ المبین ڕاگەیاندنی ئاینە پێیان بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا تاوان بۆ پێغەمبەریش وایە صلی الله علیه وسلم بۆ ئێمەش هەروایە کەسێک پرسیارێکت لێ دەکا ئەوەی واجبە لەسەرت تەنها ئەوەیە وەکو خۆی جوابی دەیەوە وایە دواتر کەسەکە بە قسەی تۆ دەکا یا ناکە ئیجبارکردن و ناچارکردن نە ئیشی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم نە ئیشی هیچ کەسێکی دیکەی مسلمانیشە دین ئاین دەبێت بە ڕەغبەت و حەس کەسەکە جێبەجێی کا بۆ چونکە دنیا وەکو یاسا دنیاییەکان نییە تەوان بۆ دنیایە بێ دینداری بۆ قیامەتێ زیاتر دینداریش بۆ قیامەتێگەر بە دڵسۆزی نەبێت و بە ڕەغبەتی خۆت نەبێت هیچی لەسەر وەرناگری جا خوا دەفەرمێ یعرفون نعمة الله یعرفون دەزانن ئەو خەڵکانە نعمة الله نعمەت و چاکەکانی خوا زۆرینەی خەڵکی ئەو ناز و نعمەتانەی کە لەو سوورەتە و لە سوورەتەکانی دیکە باسکراون دەزانن لە هەر کەسێکی مولحید و بێدینیش بپرسی چێ ئاسمانی بۆ دروست کردووی چێ زەوی بۆ دروست کردووی چێ شاخەکان چێ دارەکان چێ میوەکان چێ بارانت بۆ دەبارێنێ چێ زراعەت و کشتتوکاڵت بۆ دەردێنێ ئەوانەی کۆنیش و ئێستاش هەموو دەیانزانی کە خاوەنی نیعمەتەکانی دنیا چێە خوایە
بەڵام لەگەڵ ئەوەی کە دەیانزانی خاوەنی نیعمەتەکان خوایە بەڵام عەبدایەتی خۆیان دەکرد نە زۆرینەیان طبعا شکرانەی نیعمەتەکانیان نەدەکرد و خاوەنی نیعمەتەکانیان بەخوای خۆیان نەدەزانی یا عەبدایەتیان بۆ نەدەکردن وێ دەفەرمێ یعریفونە جاوب وەک دەڵێ دڵخۆشکردنی پێغەمبەرە یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم خەڵکی مەکەی یا شوێن کەوتووەکانی تۆ کە ئیمانت پێناهێنن لەبەر نەزانیانیان نییە دەزانن شتەکانیان بۆ ڕوون بۆتەوە بەڵام دڵیان وەک دەڵێ هیدایەتی نەچۆتێ یعریفونە نیعمەت الله دەزانن و دەناسن نیعمەت و چاکەکانی خوا ثم ينكرونها پاشان ئینکاری نیعمەتەکان دەکەن نکۆڵی لە نیعمەتەکان دەکەن وأكثرهم الكافرون زۆری نەشیان بێ باوەڕ دەبن و لە فەرمانی خوای پەروەردیگار دەردەچن ئەوجا دەفەرمێت ويوم نبعث ويوم بیر بکەوە لەو ڕۆژەی کە نبعث من كل أمة ڕەوانە دەکەین من كل أمة لەناو هەر گەلێکدا شەهیدەن شاهیدێک لە ڕۆژی قیامەتێک کە خەڵکی زیندوو دەکرێتەوە و ڕادەوەستێندرێن لە دەشتی مەحشەر هەر گەلەی هەر نەتەوەی و شوێن کەوتوانی هەر پێغەمبەرێک لەگەڵ پێغەمبەرەکەی خۆی لەلایەکی دەشتی مەحشەر ڕادەوەستێندرێن لەگەڵیشیاندا پێغەمبەرەکەی خۆیان لە تەنیش ڕادەوەستێندرێت و پێغەمبەرەکەی خۆیان لەسەر قەوم و شوێن کەوتوەکانی خۆی دەبێتە شاهید جایان شاهیدی خێریان بۆ دەدا ئەگەر شوێنی کەوت بن یان شاهیدیان لەسەر دەدا ئەگەر پشتیان تێکرد بێ ويوم نبعث يعني بیر بکەنەوە لەو ڕۆژەی نبعث من كل أمة شهيدا نبعث يعني ڕەوانە دەکەین لە یا زیندوو دەکەینەوە دەکرێ ئاواش بڵێن لەگەڵ هەر ئومەتێکدا شەهیدەکەی خۆی شاهیدەکەی خۆی ثم لا يؤذن للذين كفروا پاشان لا يؤذن مۆڵەت نادرێ للذين كفروا بەوانەی کە بێ باوەڕن عوزر بێنەوە و بیان و بێنەوە کاتی بیان و هێنانەوە و عوزر هێنانەوەشیان نییە مەجالی عوزر هێنانەوە و بیان و هێنانەوەشیان نییە گوناهەکانی خۆیان پاڵ دەنە لای کەسێک یا بڵێن پێغەمبەرمان بۆ نەهاتووە پەیاممان بۆ نەهاتووە چونکە پێغەمبەرەکەی خۆیان لە بەرامبەر خۆیانە ناتوانن وا بڵێن خوا دەفەرمێت ولا هم يستعتبون و ئەوان داواشیان لێ ناکرێ جارێکی دیکە خوای گەورە لە خۆیان ڕازی بکەنەوە یا ئەوان مۆڵەتیان پێنادرێ بگەڕێنەوە جارێکی دیکە تا عیبادەت و خواپەرستی بکەن و خوا لە خۆ ڕازی بکەن چونکە کاتی خوا لە خۆ ڕازیکردن و پەشیمان بوونەوە و تۆبەکردن کۆتایی هاتووە قیامەت کاتی وەرگرتنەوەیە قیامەت کاتی نەتیجەیە کاتی ئەنجامە ئیمتیحان و تاقیکردنەوەکان هەمویان کۆتاییان هاتووە لە دنیادا لە دنیادا خوای گەورە کۆمەڵێک دەرفەت و دەیان جار هەلمان پێدەدا هەڵە دەکەی لێت خۆش دەبێ گوناه دەکەی پەشیمان دەبیەوە موسیبەتت بەسەر دێنێ بەشکم بە خۆت دابچێەوە تووشی نزیک دەبیەوە لە مەرگ جاری وایە خوای گەورە نادمرێنێ بەڵام کە یەک جاری مردی و ڕوحت دەرچوو گەیشتە قیامەتێ نەمەجالی عوزر هێنانەوە هەیە نە داوای ئەوەشت لێ دەکرێت پێت بڵێن بڕۆ ئەوە دنیا جارێکی دیکە بزانین چ دەکەی چونکە بەشی ئەوەندەی خوا تەمەنی بە هەموو کەسێک داوە کە دەرکەوێت تاخوا کەسەکە ئیمان دێنێ یا ئیمان نایەنێ چاکە دەکە یا چاکە ناکە ويوم نبعث من كل أمة شهيدا بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە ڕەوانە دەکەین لەگەڵ هەر ئومەتێکدا شاهیدەکەی خۆی یعنی پێغەمبەرەکەی خۆی ثم لا يؤذن للذين كفروا پاشان مۆڵەت نادرێ بەوانەی کە بێ باوەڕن لەناو کەوانەیەکیدا دەبێ بنووسن عوزر و بیان و بێنەوە ولا هم يستعتبون و ئەوان داواشیان لێ ناکرێ جارێکی دیکە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنەوە یا داوایان لێ بکرێ جارێکی دیکە عیبادەت و خواپەرستی بکەنەوە ئەوجا خوا دەفەرمێ وإذا رأى الذين ظلموا العذاب کاتێک بینیان ئەوانەی کەستەمکارن ئەو سزایی کە بۆیان ئامادەکراوە فلا يخفف عنهم کە چاویان بە سزاکەکەوت هیچ نەک تەوان مەجالیان نادرێ بێنەوە دنیا و عوزر بێنەوە کە سزاکەیان پیشاندرا کە جەهەنەمیان پیشاندرا یعنی کەسەکە جەهەنەمیە فلا يخفف عنهم سزاکەشیان لەسەر سوگ ناکرێ ولا هم ينظرون هیچ مۆڵەتێکیشیان پێ نادرێ جارێکی دیکە بێن ڕابردویان قەرەبووکەنەوە
یا ڕابردوویان بسڕنەوە یا ڕابردوویان چاکەنەوە. وإذا رأى الذين ظلموا كاتك بينيان ئەوانەی کەستەمکار بوون یعنی بتپەرست و هاوبەش بڕیار دەربوون بۆ خوا عەذاب و سزای دۆزەخ فلا يخفف عنهم سوگ ناکرێت لەسەریان ئەو سزایە چونکە کەسەکە کە سزای پیشاندرا هەتا لەسەر مەرگشدا کە جەهەنەمی پیشاندرا یعنی کەسەکە جەهەنەمیە لەناو قەبر کە جەهەنەمی پیشان دەدرێ یعنی کەسەکە جەهەنەمیە لە دەشتی مەحشەریش کە جەهەنەم دەهێن و کافرەکان چاویان لە جەهەنەمە یعنی کەسەکان جەهەنەمین کە چاویان پێکەوت نەکچوونە ناوێ هەر بە لە کاتی چاو پێکەوتنەکەیڕا کە دەردەکەوێ ئەوانە جەهەنەمینە بچنە ناو جەهەنەمیش فلا يخفف عنهم سوگبوون نییە سەختتر هەیە زەحمەتتر هەیە ناخۆشتر هەیە بەڵام کەسەکە هەتا لە جەهەنەمێدا بمێنێتەوە عەذابەکەی لە جیاتی سوگ ببێ بەردەوام عەذابەکەی سەختتر و ناڕەحاتتر دەبێ ولا هم ينظرون و ئەوان هیچ مۆڵەتێکیشیان پێ نادرێ. پاشان دەفەرمێ وإذا رأى الذين أشركوا کاتێک بینیان ئەوانەی کە هاوبەشیان بۆ خوا بڕیاردابوو چیان بینین شوڕەکائهم هاوبەشەکانی خۆیان شەریکەکانی خۆیان خواکانی خۆیان ها لە قیامەتێ خەڵکێک هەیە کۆیلەیە وایە شتانێک هەنە کراون بەخوا جا کاتێک کۆیلەکان چاویان بە خواکانی خۆیان دەکەوێت جا ئەو خوانەی خۆیان هێندێک جار دار و بەردن وەکوی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لات و عوزا دار و بەرد بوون هێندێک جاریش لەوانەیە خوایەکە دەسەڵاتدارێک بێت کەسێک بێت کە خەڵک بە خوای زانیوە پەرستوویەتی المهم ئەو شتێک کە ئینسان لە دنیادا پەرستوویەتی غەیری خوا لە قیامەتێ خوای گەورە پیشانتی دەدا کە پیشانتی دا دەڵێ چی ئەوانەی غەیری خوایان پەرستووە قالوا دەڵێن ڕەبەنا ئەی خوایە هائولائی ئەوانە شوڕەکاؤنا ئەوانە بوون کە کردبوومان یعنی شەریکەکانی ئێمە بوون خواکانی ئێمە بوون ئەوانە بوون کە ئێمە لەگەڵ تۆمان دەپەرست یعنی وەک ئەوەی بیانەوێ گوناهەکەی خۆیان بەسەر ئەواندا بدەن بیان و بۆ گوناهەکانی خۆیان ببێنەوە الذين كنا ندعو من دونك ئەوانن کە ئێمە دەمان پەرستن و بەندایەتیمان بۆ دەکردن جگە لە تۆ وەک ئەوەی بڵێن خوا ئەوە شەریکەکانی تۆن بڕۆ ئەوان سزادا ئەوان بخە جەهەنەمێ لە جیاتی ئێمە ئەوان عقوبەدە لە جیاتی ئێمە بەڵام شتیا دەبێ بێگومان نەخێر فألقوا إليهم القول فألقوا يعني هەڵ دەدەنەوە بۆ لایەن قسەکەیان یعنی ڕەدی قسەکەیان دەدەنەوە خواکان ئەگەر دار و بەردیش بوو بن لە قیامەتێ خوای گەورە بە قسەیان دێنێ وەڵامی ئەوانە دەدەنەوە کە پەرستویانن فألقوا یعنی هەڵی دەدەنەوە بۆ لایەن القەولە ئەو قسەیە کە کردیان پێیان دەڵێن چی ئینەکم لەکاذبون بێگومان ئێوە درۆ دەکەن ئێمە قەت خۆمان بە شەریکی خوا نەزانیوە ئێوەن ئێمەتان کردووە بە شەریکی خوا ئێوەن وەک دەڵێ بەویستی خۆتان ئێمەتان کرد بوو بەخوا ئێمە داوامان لێ نەکردن و تاوانەکە تاوانی ئێمە نییە بێگومانیش تەبەن دار و بەرد خۆ گوناهیان هەر نییە و هەستیشیان نییە و بەرپرسیاریەتیشیان نییە وایە بەنسبەت خوازیندوەکانیش ئەوانەی کە خەڵک دەیان پەرستێ ئەگەر هادوو مەسەلەن ئێستا مەسیحی هەنا عیسای دەپەرستن عیسا پێی ڕازیە نا طبعا ئەگەر پێی ڕازی نەبێت هیچ گوناهی نەگەیشتوتێ وایە هەیە مەلائیکەتی دەپەرستێ مەلائیکەتەکە گوناهی هەیە ئەوە نا بەڵام زیندوێک ئەگەر بپەرسترێ دیقەتی دەن ئەگەر ڕازی بێ بە پەرستنەکەی بۆ خۆی داوای لە خەڵکی کرد بێ خەڵکی نا بمپەرستن لێم بترسن خۆشتان بوێم یا لە بێ ئەمری خوادا وەک دەڵێ بە قسێم بکەن خوای گەورە هەر دوکان بەیەکەوە دەخاتە ناو جەهەنەمێ ئەویان لەبەرەوەی داوای خواتی کردووە خوا دەیسوتێنێ ئەوەی دیکەش لەبەرەوەی جگە لە خوای کەسێکی دی کردووە بە خوای خۆی چونکە وەکو یەکە ها ئەوەی داوای خواتی دەکا هەر مشریکە و ئەوەشی کە بە کەسێک ڕازیە بیکا بە خوای خۆی هەر مشریکە بۆ چونکە ئەویش خوایەکی بۆ خۆی داتاشیوە یەکیان خۆی کردووە بەخوا یەکێکیان بەخوایەتی کەسێکی دیکە ڕازی بۆ جاوە بۆ شتی کەش هەروایە ها زاڵم و مەزلومی شەروانە کابرا زاڵمە ئەگەر مەزلومێک زوڵمەکەی قبول بێ ها زوڵمەکەی بە زوڵمەکەی ڕازی بێ ملکەز بێ بۆ زوڵمەکەی خوای گەورە لە قیامەتێ زاڵم و مەزلومەکەی بەیەکەوە دەسووتێنێ بەیەکەوە دەخاتە جەهەنەمێ بەنمونە ئەوەی خەڵکی گومڕا دەکا لەگەڵ ئەوەی کە گومڕا کراوە ئەوەی خەڵکی گومڕا دەکا خوا هەر دەیسووتێنێ ئەوەشی کە عەقڵی خۆی دادەخات گومڕا دەبێت لە جیاتی بە قسەی خوای کە بە قسەی کەسێکی دیکە دەکا خواویش هەر دەسووتێنێ بۆی چونکە خوا عەقڵی پێداوین پاشان پەیام و پێغەمبەریشی بۆ ناردوین سەیری ئاەتەکەی کەنەوە
وإذا رأى الذين أشركوا كاتك بينيان أوانيك هاو بشيان بو خوا بريار داوة شركاءهم يعني هاو بشكاني خويان خواكاني خويان قالوا دلين طبعا يعني قوتيان بلام بمعنى دلين چونك يستا قيامت نهاتوا ربنا أي خوايا هؤلاء أوانا ها إشارتي بكده أواني ديان بيني شركاؤنا هاو بشكاني إيما بون خواكاني إيما بون الذين أواني كنا إيما ندعو من دونك دمان پرستنو هاوار من ذكرني جگلتو ها بلام أوان بجواب دين ها فألقوا يعني هلي ددنوا إليهم بولايان القول قسكي خوان يعني ولامي قسكي أوان ددنوا بيان دلين إنكم لكاذبون بيقومان إيوة درودكن أو جار خواد فرمي لو كاتدا وألقوا إلى الله وألقوا هميان قسكي خوان ددنوا دست خوا وألقوا إلى الله يومئذ السلام ألقوا يعني هلي ددن یا پێشنیاری دەکەن بۆ خوا لەو ڕۆژەدا هەر هەمویان ئەسسەلەمە خۆ بەدەستەوەدان هەمویان لەو ڕۆژەدا یعنی هەم ئەوانەی کە خۆیان یعنی خەڵک بەخوای زانیون هەمیش ئەوانەی کە کۆی لەبوون هەمویان بە تێکڕا تەسلیمی ئەمری خوای پەروەردگار دەبن بەڵام تەسلیم بوونێک بە ئیختیاری خۆیان ناها بە ناچاری کە ئەو تەسلیم بوونەی قیامەتێ هیچ قازانجی پێیان دەگەێنێ بێگومان نەخێر لە ناچاریان تەسلیم دەبن لە ناچاریان خۆیان بەدەستەوە دەدەن هەم کۆیلەکان دەزانن کە غەیری خوا نەبووە هەم ئەوەشی کە خۆیان بە خوا زانیوە دەزانن هیچ نینە و هیچیان پێ نەکراوە بۆیە بە ناچاری تەسلیمی ئەمری خوا دەبن ئەمری خواستیە لە قیامەتێ دێتێت لە عقوبەدان و خستنە جەهەنەم کەس ناتوانێت لەو سزایە هەڵبێت و ڕابکە کە خوا بۆی بڕیارداون وألقوا إلى الله ألقوا يعني هەڵی دەدەن و پێشنیاری دەکەن هەر هەمویان ینی ئەوانەی بەخوا زاندراون و کۆیلەکانیش بۆ لای خوا یەومەئیدین لەو ڕۆژەدا ئەسسەلەمە بڕیاری خۆ بەدەستەوەدان و تەسلیمکردن وەضەل عنهم جا خوا دەفەرمێ ون دەبێ لێیان ما كانوا يفترون ئەوانەی کە بە درۆ و بە بوختان کردبوویانن بە شەریک و هاوبەشی خوای پەروەردگار لێک ون دەکرێن ئەویان لە شوێنێک دەخرێنە جەهەنەم و ئەویان لە شوێنێکی دیکە هیچیان نە هیچیان پێ دەکرێت بۆ هیچیان ئەوە یەک نە هیچیشیان دەتوانن گوناهی خۆیان بخەنە سەر ئەوەکەی دیکە هەر یەکەیان بە گوناهی خۆیان سزا دەدرێت وضل عنهم ون دەبێ لێیان ما كانوا ئەو شتانەی ئەوان یەفتەڕون ها بە ئیفتیڕا بە درۆ دەیان کردە شەریک و هاوبەشی خوا و لە جیاتی خوا بە درۆ عەبدایەتیان دەکرد و بەندایەتیان بۆ دەکردن صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه